لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهديه الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. من دارني خوشويست لا أتالي أمر ما نباسي روشتي تلا روشت قرنقا كان إسلامكين كأيش روشتي الشفقية، شفقة الرحمة واتاب زي شفقة زانيان فرميانا عناية مختلطة بخوف. فرميانا بريتيا لا عناية واتا شتيك سرپرشتي اكي يا خمي خوي تيكل بترس، چونك او كسيك شفيقة كسيك رچاوي شتيك كات يان سرپرشتي شتێکە کا بەڵام لەو لای شەوە یان لە خۆشەویستیە سەرپەرشتێکە لەو لای شەوە ئەترسێت لێی، ترسێکی هەیە لێی. وەکو بۆ نمونە شەفەقەتی دایک لەسەر مناڵەکانی، چەندێک ڕعایەتیانەکە، چەندێک چاودێریانەکە، چەندێک سەرپەرشتی کارەکانیانەکە، بەڵام ئەش ترسێ خوا نەخواست شتێکیان بەسەرا بێ. هەر لەبەر ئەوەیە دایک ئامادەیە هەموو ناڕەحەتیەک بچێژێ لەبەر خاتر ئەوەی کەوا مناڵەکەی هیچی بەسەرا نەیە. جاری وا هەیە حەتا بەیانی ئەم دایکە ناخەوێ کاتێ مناڵەکەی نەخۆشە، خەوی لێ ناکەوێ، حەتا بەیانی لەسەر ماندووبوون. بەر لە ئەوەیش مناڵەکە لە دایک ببێ، بەر لە ئەوەی مناڵەکە لە دایک ببێ، جاری وا هەیە فەقیرە قەت ناتوانێت بە ئیسراحەت بە شێوەیەک بخەوێت کە ترس هەبێ لەسەر ئەو مناڵەی کە لە ناو سکایەتی زیاد لە 9 مانگ. ئەم دایکە هیچ ئیسراحەتێکی نییە لەبەر خاتر ئەو مناڵە لە دایک ببێ بە سەلامەتی. هەروەها باوک هەموو ناڕەحەتیەک، هەموو ناخۆشیەک، هەموو بارگرانیەکی ئەم ژیانە هەڵ ئەگرێ لەبەر خاتر ئەوەی مناڵەکانی محتاج نەبن. ئەوەی باوک بۆ مناڵەکانیە کە ئەیکا هیچ کەسێکی تر نایکە. کەسێک ئەزانێ باوک چەندێک قەدری گرانە و چەندێک خەمخۆرە کاتێک هەر لە مناڵی باوکی لە دەسەدا بە یەتیمی و بە بێنازی لە دایک ئەبێ، ئەو کاتە ئەزانێ نەمام جێگەی باوک ئەگرێتەوە، نەخاڵ جێگەی باوک ئەگرێتەوە، هیچ کەسێ جێگەی باوک ناگرێتەوە ئیلا دایکێکی زۆر میهرەبان کە ئامادە بێ ژیانی خۆی بکا بە قوربانی ئەو مناڵانە و سەرپەرشتیان بکا حتا گەورە ئەم. خۆشەویستەکانم، شەفەقەت زۆر گرنگە، زۆر مهمە. لە موسڵمانە هەبێ پێغەمبەرەکەمان صلی الله عليه وسلم زۆر شەفیق بووە، زۆر ڕەحیم بووە، زۆر بەبەزەی بووە، حتا تەنانەت لەسەر کافرەکانیش. ئەم وەنە خەمی خواردوون، ئەممەنە لە خەمیانە بووە، حتا تەنانەت خوای تەعالا أفرمي فلا تذهب نفسك عليهم حسرات. أي پیغمبری خوا نفسي خود لحسرتي أم كافرانا تيامبا، يعني پیغمبر خليك بو خوي أكوشت أو نخفت يخوارد بو أو كافرانا كنأهات نصر يقاي راس كمسلمان نأبون. هروها أفرمي فلعلك باخع نفسك على آثارهم، تو خليك خود أكوجي لسر أمانة. وبتايبت بو هندك يعني او اندخفت يا اخوار تاخوي تعالى فرموي كي فرمو انك لا تهدي من احببت ولكن الله يهدي من يشاء. او اندب يا غمري اخوة صلى الله عليه وسلم هول دا مسلمان دبي تاخوي تعالى فرموي اي بيغمري اخوة هداية بدسي تونية توناتواني هدايتي كسي بديك خوش تبي بلكو خوي تعالى هدايتي هر كسي كداك خوي وستي لسريتي او بيغمرك معنا صلى الله عليه وسلم.
ئەوەندە بەڕەحم بووە داواشی لە ئێمە کردووە کە ئێمەش ئاوابین کە ئێمەش ئەو ڕەحم و بەزەیەمان هەبێ بە تایبەتی کاربەدەستان ئەسحابەکانی فێرە کرد لە پاش خۆی زۆر بەڕەحم بن بەرامبەر بە ئومەتەکەیان بەرامبەر بەو کەسانەی کە لە ژێر دەستیان ئەبوو بەکر خوای لێ ڕازی بێت 2 ساڵ و چەند مانگێکی کەم جێنشینی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم ئەوەندە خۆی ماندوو ئەکرد حتا ڕۆژ بە ڕۆژ لە وەزنی دا ئەبەزی حتا بتوانێ حەقی ئەو خەڵکە بدا و لە خزمەتی ئەو خەڵکەیە بێ و جێی پێغەمبەریان بۆ بگرێتەوە صلی الله عليه وسلم هەر ئەوەی شەوای کرد وەفاتی کرد تووشی نەخۆشی هات بەرگەی نەکرد لە خەمی ئەو خەڵکە لە پاش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەروەها ئیمامی عومەر خوای لێ ڕازی شەو هەموو ئەو عالەمە ئەخەوتن بە ئەمان لە ژێر حکم و دەسڵاتی ئیمامی عومەرە بەڵام ئیمامی عومەر خۆی ناخەوت خۆی تا بەیانی ئەهات ئەگەڕا گەڕەک بە گەڕەک نەوەک یەکێک احتیاج بێ یەکێک پێویستیەکی هەبێ یەکێک لە وەزعێکا بێ کە پێویستی بە ئەم بێ لەو کاتە خۆتان نەزانن حرس نەبووە خۆتان نەزانن هەندێک دەستگا کە ئێستا هەیە لەو کاتە نەبووە حتا ڕۆژێکیان لە قەراغی مەدینە ئاگرێک لە دوورەوە ئەبینێ لە ناو حەڕەی واقیمە کاتێک تەماشاکاڵێ بەخوا لەگەڵ یەکێک لە هاوڕێکانی ئەبێ کە ناوی ئەسلەمە ئەسلەم وا بزانم ئەوانە ڕێبوارن پێویستیان بە ئێمە دنیاش زۆر ساردە با خۆمانیان پێ بگەێنین نەوەک پێویستیان هەبێ و خوای تەعالا ئێمە محاسەبەکان لەسەریان هەر بە هەروەلە ئەسلەم ئەڵێ وەڵڵاهیە بەڕاکردن بە نیوەڕا ئەڵێ خۆمانمان پێی خۆمان گەیاندە ئەو شوێنە تەماشامان کرد ئافرەتێکە چەند مناڵێکیشی لەگەڵایە و ئاوە شتێکی هەڵدا و دیارە حاڵی خراپ بووە کە وەزعەکە ئەبینێ ئیمامی عومەر نزیکە بێتەوە ئەڵێ ئیجازە ئەدەن ئەی ئەهلی ڕووناکی ناڵێ ئەهلی ئاگر نابێ ئینسان بە کەس بڵێ ئەهلی ئاگر یعنی بۆیە ئیمامی عومەر فەرمێ ئەی ئەهلی ڕووناکی ئیجازە ئەدەن نزیک ببینەوە ئەویش ئەڵێ بەڵێ ئەگەر بەخێر نزیک ئەبنەوە فەرمون تەماشای کرد خازانێکی خستۆتە سەر وتی ئەوە چییە وتی وەڵڵاهی ئەوە تەنها بڕێ بەردە قسمەتە ناوی تا بیان خەڵەتێنم ئەوان وا بزانشتم خستە ناوی خواردن بۆیان تا خەویان لێکەوێت ئەوە ئەڵێ ئێوە بۆ ئاوە لێرەن و بۆ ئاوە حاڵتان وایە و ئەڵێ وەڵڵاهی چی بکەین ئیتر حەقە لە جاتی تۆ عومەر ئەو پرسیارە بکە ئێمە حاڵمان وایە و ئەویشی سەخەوتووە ئەڵێ ئاخر دەی عومەر چوزانێ ئێوە حاڵتان وایە و ئێوە وەزعتان وایە ئەڵێ بەرپرسیارەتی مسلمانان ئەگرێتە ئەستۆ لە ماڵەوە بە ئیسراحەت ئەخەوێ ئاگای لە خەڵک نییە ئاگای لە حاڵی مسلمانان نییە ئەڵێ ئیمامی عومەریش بە پەلە بە ئەسلەم ئەڵێ با بڕۆینەوە ئەڕاتەوە بەیتولمال فەردەیەک کە ئار دەداتە شانە لەگەڵ هەندێک لە دووی حەیوان کە هەبووە لەو کاتە ئامادە بووە ئەیهێنێ بۆیان و بەڕاکردن ئەڵێ داتە شانی خۆیان ئەسلەم ئەڵێ بیدە لەسەر شانی منە ئەڵێ تۆ لە ڕۆژی قیامەتە بارەکان لەسەر شانی من هەڵەگری ئەیداتە سەر شانی خۆیان و ئەڕات حتا ئەگاتە لایان يعني موقفەکە بەڕاستی زۆر موقفێکی حساسە بەڕێزان تەماشاکە بیری لێ بکەرەوە بەدەستی مسلمانە بێ ئاوا بێ ئەبێ خەمی تاک بە تاکی ملەتەکەی بخوا ئەبێ لە خەمیانە بێ ئەبێ بیری لایان بێ ئەفەرمێ گەیشتینە ئەوێ ئیمامی عومەر خۆی بەدەستی خۆی دەستی کرد بە دروستکردنی نان و خواردن بۆیان حتا تێریانی کرد پاشان هەڵساین پێی وت بەیانی بڕۆ بۆ لای عومەر ئەیشوتی عومەر لەکوێ ڕێگای بنەدا بڕۆم وتی بڕۆ بۆ لای عومەر لەوێ منیشە بینیتەوە ئەم وای زانی شایەتی یعنی ئەڕوان لەوێ ئەمیش شایەتی بۆ دە ڕۆیش لە دوورەوە تەماشای کرد حتا
مناڵەکان تێریان خوارد و پاشان خەیان لێکەوت. ئەسلم ئەڵێ وتم ئەی گەورەی ئیمانداران ئێمە ئیشمان زۆرە با بڕۆین. فەرمووی واللهی حتا بەبەر چام و خەیان لێ نەکەوێ ناڕۆ تا تەواو تەئکید بم تێر بوون و خەوشان لێکەوت. و بەیانیش کە ئافرەتەکە دێ ئیمامی عومەرە بینێ زۆر شەرمەزارە بێ کە شەو ئاوای وتووە. ئیمامی عومەریش ئەوەی کە پێویست بێ بۆیان ئەنجامێدا. گەورەی مسلمان، سەرکردەی مسلمان، ڕابەری مسلمان ئەبێ لە خەمی تاکی خەڵکا بێ، ئەو لە برجێکی عاجیە لە قەسری خۆیان لە کۆشک و تەلاری خۆیان بژێ و تێر بێ و ماڵ و مناڵی تێر بن و ئاگای لە مسلمانان نەبێ و لە وەزعی مسلمانان نەبێ و خۆشی بە گەورەی مسلمانان بزانێ. حاشا ئەوە گەورەی مسلمانان نییە. هەروەها خۆشەویستەکانم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تأکیدی حتا لەو کەسە کردو کە بەرنوێژی مسلمانان ئەکا کە بەڕەحم بێ بە بەزەیی بێ بەرامبەریان. خۆی ئەفەرمێ ئینی ئەقوم إلى الصلاة وأنا أريد أن أطول فيها. من هەڵەسم بۆ نوێژ جاری وا هەیە ئەڕێم تۆزی زیاد دەخوێنم لە بەرنوێژیە. مەسەلەن لە نوێژێک لە نوێژەکانە ئەڵێ کاتێک گوێم لە گریانی مناڵێک ئەبێ لەگەڵ دایکی هاتۆ بۆ نوێژ، ئەو کاتە ئافرەتانیش هەر لە ناو مزگەوتی پیاوانە نوێژیانەکرد لە دواوە. ئافرەتان لە دواوە نوێژیانەکرد، پیاوان لە بەردەمەوە. طبعا وەک ئێستا نەبوو دیوار لە بەینا بێ و وەک ئێستا نەبووە پەردە لە بەینا بێ. ئەو شتانە نەبووە لە زەمان پێغەمبەر صلی الله عليه وسلم. خۆشەویستەکان ئافرەتان لە دواوە، پیاوان لە بەردەمەوە. ئەڵێ گوێم لە دەنگی مناڵێکە بێ کاتی ئەگرێ، ئاخە مناڵ جاری وایە دایکی ئەڵەسێ نوێژەکە ئەگرێ. ئەڵێ لەبەر خاتری ئەو مناڵە، لەبەر خاتری ئەو مناڵە ئەفەرمێ نوێژەکەم کورتەکەم و درێژی ناکە. یعنی دیارە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێ نوێژ درێژەکە مەبەستیەوە نەبوو زۆر درێژی چکاتەوە، چونکە هەر خۆی ئەفەرمێ ئەگەر کەسێ لە ئێوە پێش نوێژی مسلمانانی کرد با نوێژەکەی سووک بکاتەوە. حتا بە ئەصحابەیەک لە ئەصحابەکانی کە معاذی کوڕی جەبەلە پێش نوێژی بە مسلمانانەکە لە عیشاکانە درێژ کاتەوە زۆر تووڕە ئەبێ لێی کاتێ مسلمانێک گلەیەکە لەو بارەوە. ئەفەرمێ کاتێ پێش نوێژیەکەی بۆ مسلمانان سوورەتی شەمس بخوێنە، سوورەتی لەیل بخوێنە، سوورەتێنێکی کورت نیو لاپەڕە نابێ. یعنی مەبەستی ئەوەیە نیو لاپەڕە لە ڕکاتێکا بخوێن بێ، نەک بڕۆی درێژەی بدەیتێ و بە کەیفی خۆت و دەنگی خۆت لەسەر خەڵکا تاقیکەیتەوە. پێش نوێژی بۆ مسلمانان ئەبێ سووک بێ. پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم لە ماڵا کە نوێژ بۆ خۆتەکەی بۆ خۆت درێژی کەرەوە. پێغەمبەری خوا لە ماڵا لە یەک ڕکاتە جاری وا هەبووە سوورەتی بەقەرەوە کە 2 جزء نیوە تقریبا، و سوورەتی ئالی عیمران و سوورەتی نیسائیش کە هەموویانەوە تقریبا ئەگاتە نزیکەی 5 جزء لە ڕکاتێکا خوێندویت بۆ خۆی. بەڵام بۆ مسلمانان مەگەر حاڵەتێکی تایبەت ئەگینا درێژی نەکردوتەوە، چونکە فەرموویەتی تیانە هەیە مناڵە، تیانە هەیە پیاوی پیرە، تیانە هەیە لاوازە بەرگە ناگرێت، تیانە هەیە نەخۆشە. ئەگەر ئینسان تەنیا بوو بۆ خۆی درێژی کاتەوە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر بەڕەحم بووە، زۆر بە بەزەیی بووە. حتا فەرمێتی نوێژی شەوێکیان نوێژی عیشای تۆزێ درەنگ کردی، فەرمووی ئێستا کاتی نوێژی عیشا، یعنی نوێژی عیشا درەنگ بکرێ باشە، یعنی بە جەماعەت ها نەک بەتەنیا حەل لە کاتی خۆیان بکرێ باشە. ئەوە غەڵەتێکە ناو خەڵکە ئەڵێ نوێژی عیشا تا درەنگ بیکەی باشە. ڕاستە بۆ جەماعەتە، بۆ جەماعەتی مزگەوت، بەڵام بۆ تەنیا لە ماڵە زوو بیکەی باشە. تۆزێ درەنگ کردی، فەرمووی ئەگەر لەبەر ئەوە نەبێ قورس ئەبوو لەسەر ئومەتەکەم ئەم خستە ئەم کاتە نوێژی عیشا. هەروەها خۆشەویستەکانم هەر شەفەقەت و ڕەحمەتە کەوا ئەکا پێویستە ئینسان بەرامبەر بە ژنەکەی بەڕەحم بێ، بەرامبەر بە باوکی بەڕەحم بێ، بەرامبەر بە دایکی بەڕەحم بێ. ئەمەیە وا ئەکا کە تۆ کاتی خێزانەکەت خوای تەعالا خستێتە ژەر دەستی تۆ، کاتی خۆی باوکی ئەو خێزانەتە کە ئەمانەتی ئەو ژنەی داتە دەستی تۆ ئەبێت تۆیش وەکو باوکی ڕێزی لێ بگری، وەکو براکانی ڕێزی لێ بگری. بەڵام کە تۆ بە کوتەک لەگەڵا معاملە ئەەکەی، بە قسەی ناشرین، بە زبری حەقی نادەی، مافی نادەی، بەڕاستی ئەمە شەفەقەت نییە. هەروەها ئێمە ڕەحممان بەرامبەر بە کەسانی نوقسان کەم ئەندام، بەرامبەر بە پیاوی پیر، ئەگەر بە تایبەت ئەگەر ئەو پیاوە کەسێکی زۆر نزیکمان بێ، باوک دایک، زۆر ئەبێ بەڕەحم بین، زۆر ئەبێ بە بەزەیی بین، ئەبێ لە زۆر لە کارەکانی خۆمان لە ئیشە گرنگەکانی خۆمان لەبەر خاتری باوکمان، لەبەر خاتری دایکمان بخەینە لا. من
لەیرە باسیەکەم وەکو ئەوە ناباسیەکەم کە کەسەکان لەوانەیە خۆیان لەیرە بن، بەڵام بۆیە باسیەکەم بۆ ئەوی بزانن. بۆ نمونە من مامۆستا یوسف کە برایەکی بەڕێزمانە لەگەڵمانە لە ئیداری مزگەوتە، ئەبینم چۆنە بەرامبەر بە باوکی بەڕاستی نمونەی مسلمانە. کە باوکی خوای تەعالا بۆ خاتر ناوجوانەکانی خۆی ڕەحمی پێ بکە، لەسەر جێگایە ساڵ و نیوێ زیادە و حاڵیشی زۆر باش نییە. ئێستا پێویستی بە دوعای خێری ئێوەیە، دوعای خێری بۆ بکەن. یا ڕەبی خوایە شیفای نەخۆشی هەموو مسلمانان بدەیت. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت، مسلمانێکی بەڕێز دایکی ئەلم ماوە وەفاتی کردە، داوای دوعای خێری لێ کردوین. یا ڕەبی خوایە ڕەحم بە دایکی بکەیت، بەزەیت پێ بێتەوە. و یا ڕەبی خوایە ڕەحم بە مردووی هەموو مسلمانان بکەیت، بە تایبەتی ئەوانەی کە ئەهلی ئەم مزگەوتە بوون. یا ڕەبی خوایە ڕەحمیان پێ بکەیت یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسماعیڵی خۆت، بەزەیت بە حاڵمانە بێتەوە. یا ڕەبی خوایە بەزەیت بە حاڵی موچەخۆرانە بێتەوە. یا ڕەبی خوایە کوردستان لە بەڵاو مصیبەت بەدوور بگری. ئەم وەزع ناخۆشەکە بەسەرمانە دێ کە وای پێ هاتووە کە ئەبێ هەموو جمعەیەک ئێمە دوعا بۆ ئەمە بکەین. یا ڕەبی خوایە ئەمە یەکجارەتی لە کۆڵمانی کەیتەوە. خوایە ئەم زروفە بگۆڕی، ئەم وەزع ناخۆشەمان لەسەر لابەی. ئێمە گشتمانی ئەبێت چاوەڕێکەکەی بدام و چتیان نایە. ئێستا ئەوە ئایسا حالێن گەیشتۆتە نزیکەی هەفتا بەسەرەوە، لە ڕۆژان هێشتا موچەی موچەخۆران نەدراوە. یا ڕەبی خوایە ئەوەی سەبەبە کە ئاوا بەم خەڵکە ئەکا، خوایە دەسڵاتەکەی لێ بسێنیتەوە. یا ڕەبی خوایە ئەوەی سەبەبە و ئەوەی خەمی ئەم ملەتەکە ناخوا. یا ڕەبی هەر کارێکی بەدەستە، هەر ئایا ڕئیسە، ڕئیس وزەرایە، ئایا وەزیرە، ئایا خواری ئەوە هەر کەسێکە، مستەشارێکە، حزبێکە لەم عێراقا دەسڵاتێکی بەدەستەوەیە یان قسەی هەیە لە دەسڵاتە، یا ڕەبی خوایە دەسڵاتیان لێ بسێنیتەوە. یا ڕەبی خوایە وایان پێ بکەیت کە حاڵەتێکیان بەسەرا بێنیت کە وەزعی ئەم خەڵکیان بکەوێتەوە بیر کە چەند زوڵمیان لەم ملەتە کردووە. یا ڕەبی خوایە وڵاتی ئێمە لە زوڵم و لەستەم بەدوور بگرە. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت بەزەیت بە حاڵمانە بێتەوە. هەر مسلمانێک کێشەیەکی یا ڕەبی خوایە بۆی چارەسەر بکەی. ئامین ئامین. آمين آمين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. براني عزيز وخوشويسم، چی وا ئەکا ئینسان بەزەیی بۆ دروست ببێ، چی وا ئەکا ئینسان بەزەیی بۆ دروست ببێ. یەکەمیان زکری خوا. خۆشەویستەکانم ئینسان ئەگەر دائیمەن زکری خوا بکە دڵی نەرمە بێ. زۆر گرنگە ئینسان زمانی هەردەم پاراو بێ بە زکری خوای پەروەردگار. من ئێوارە مسلمانێک لەو مسلمانانەی لە بازاڕە کە ئەو وەزعیان بەسەرا هات، ئەو ئاگرەی کە ناو بازاڕی سمودا دوێنێ خەسارێکی زۆری لە کۆمەڵێک لە مسلماناندا لەوانەی دوکانیان هەیە، لە ماڵی یەکێکیان نابووم. ئێمە بۆ ڕۆیشتن دڵی بینەوە سەیرم کرد، سبحان الله ئەو لەحظە نەبووە لەو کاتەوە من دانیشتم تا ئاخیر بەردەوام خەریکی زکردنی خوا بوو. زۆر دڵم خۆشە بێ بە کەسانی ئاوا سابر و ئارامگر. داواکارم خوای تەعالا ئەو وەزعە کە هاتە سەریانە پاداشتێکی گەورەیان بداتەوە، بیکاتە کەفارەتی گوناحەکانیان و بۆیانیش تەحویز کاتەوە ئینشاء الله تعالی. هاوڕێتیکردنی کەسانی بەڕەحم و بە بەزەیی زۆر مهمە. تو هاوڕێتی کەسێک بکەی بەڕەحم بێ. هەر کەسێک هاوڕێتیت کرد زانیت بێ ڕەحمە و ڕەحم لە دڵیان نییە، ئیتر هاوڕێتی مەکە. بەڕاستی ئەو مەکەلەکەوە نایە دوای دڵی تۆش ڕەقەکە. دەستێنان بەسەری مناڵی بێ باوکە، بەزەی هاتنەوە دەست بێنە سەریا دڵت نەرمە بێ. بەزەیی لەناو دڵتا دروستە بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو نەسیحەتەی کردووە. تێر نەخواردن. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێرمانەکە ئەفەرمێ مسلمان، ئینسانی مسلمان دائیمەن لە کاتی خواردنە چەند تیکەیەکە خوا ئەوەنە پشتی ڕاست کاتەوە. بەڵام ئەگەر حەز زۆر حەزی کرد لە خواردنەکە کاتە سێ بەشە، مەعیدەیە کاتە سێ بەشەوە. بەشێکی بۆ خواردن، بەشێکی بۆ خواردنەوە، بەشێکی بۆ هەوا، بۆ نەفەس. ئەگەر ئینسان ئەم قاعیدەیە جێبەجێ بکە، هەم لە نەخۆشی پارێزراوە، هەم بەردەوام دڵی لای فەقیر و هەژارانەوە بەزەیی بە خەڵکانی فەقیر و هەژارە دێتەوە. حەسوودی نەبردن بە برای مسلمانت. من و تۆ نابێ حەسوودی بە برای مسلمانمان ببەی. هەر کەسێک توانی حەسوودی لە دڵی دەرکا، لە جێی حەسوودی بەزەیی و شەفەقەت دروستە بێ. بەڵام هەر کەسی حەسوودی زاڵ بوو بەسەر دڵیا، وا پەنامان بدا ئیتر ئەوە زۆر خراپە. تێکەڵیکردنی خەڵکی فەقیر و هەژار ئەبێ دائیمەن
زۆر لەگەڵ فەقیر و هەژاران نابێ ئینسان تێکەڵی زۆر تێکەڵی کار بەدەست و دەسڵاتدار و دەوڵەمەندەکان بکە. هەنێ کەسە هیوایەتی ئەوەیە لەگەڵ دەوڵەمەندان ڕێ بکە. طبعا لەگەڵ دەوڵەمەندان ڕێ بکەی زەرەری زۆرە ڕۆژێ لە وتارێکە باسێکەی ماڵت وێرانە بێ دڵت ڕق ئەبێ توش حەوڵەدەی وەکو ئەو بی هەنگاو وەکو هەنگاوەکانی ئەو بنەی بەڵام پێت نانرێ لەم ناوە زەرر لە خۆت دەدەی. بەڵام یەکێ لەو شتانەی کە وات پێ ئەکات کە دڵت ڕق بێ هاوڕێتیکردنی کەسی دەوڵەمەند و کەسی دەسڵاتدار و کار بەدەست. ئینسانی مسلمان بەتایبەت مامۆسای ئاینی نابێ نزیکی دەسڵاتدار ببێتەوە، حەوڵ بدە دائیمەن دوور بگرێلی ئیلا بۆ احتیاجی برایانی مسلمانی. لەبەر خاتری مسلمانان ئەڕوا جاری وایە کەسێک احتیاجێکی زۆری هەیە پێویستە حەقی خوریا مافی خوریا ئەم ناچارە وەکو دیفاعی بڕە دیفاعی لێ بکە. ئەگینا بۆ خۆی یان بۆ خەڵکی بیان بۆ مەسلحەتی خۆی یان دووری لێ بگرە. دنیا وەکو پێشینان مانوتیانە پێچی مێزەرێکە کۆتایی پێتێ دەسڵاتدار چییە و نامکێت چی زۆر ئیهمالیان بکە. هەموو سوعەتیش جوانیە. ئیسا جاری وای مامۆسایەکی ئاینی بۆ احتیاجی مسلمانان ئەچێ بۆ شوێنێک هەر احتیاجی مسلمانان سوعەتی ئەشکێ. سبحان الله چەند پیاوێکی حەق بێژە چەند پیاوێکی دیفاعی کردووە چەند ساڵە لە مسلمانان بەس کە بیمرا ڕسمێکی لەگەڵانەگرێ ئێتەوە. ئێمە ئەو ڕۆژە چوین یەکێتی زانایان لقی گەرمیان تەکلیفیان لێمان کرد کە بچین بۆ لای بەندکراوەکان بۆ گرتوخانەی گەرمیان تاوەکو سەردانی ئەوانە بکەین و قسەیان بۆ بکەین هەفتانە قسەیان بۆ بکەین هەر جاری مامۆسایەک بچێن یە قسە بۆ ئەو سژنانە بکە کە زۆر زەرورە. بەڵام لەوێ کابرایەک چرک و فست لە ناوی نەکە ڕسمێکی گرتین ئیتر ئەو ڕسمەکە ئەکە بەم لا بڵاوە بێتەوە بەو لا بڵاوێت وازان ئێمە ئیشمان لای کار بەدەستانە. بەڵام ئەوە زەرورە تۆ بەلای ئەو سژنانە پێویستیان بە نەسیحەتە پێویستیان بە ئامۆژگاری هەیەە تاوانبارە هەیە بێت تاوانە ورەی ڕۆخاوە لە ناو سژنەکە تۆ ئەڕێی باسی سەبری بۆکەی باسی تحمل شتێکی زەرورە. بەڵام ئەڕوا کەسێک لەولا چرک ڕسمێکە گرێ لەبەر خاتری مەسلحەتی خۆی یان لەبەر خاتری مەسلحەتی حزبێ استغلالێکا و بەکاری دێنێ بۆ جوانکردنەوەی حزبەکەی خۆی مەلاکانمان هاتنە بۆ ئیدە هیچی بڵێ ئەوە تر هەواڵەی خوای بکەین مەگەر هەرەوەنە. تەماشاکردنی ژیانی پێغەمبەران ژیانی پیاوچاکان ژیانی ئەولیاکان ئەوە زۆر گرنگە فێر دەکات گوێ بگری لە ژیانی ئەوانیان بخوێنیتەوە ئەگەر تواناتە بێ بخوێنیتەوە ژیانی ئەوان بخوێنیتەوە دڵت نەرمە بێ شەفەقەتت بۆ زیادە بێ هەوڵ بدەی حەقی برایەکی مسلمانت جێبەجێ بکەی ئیتر ئەو برا مسلمانت دراوسێتە یان هەر کەسێکی ترە زۆر گرنگە تۆ هەوڵ دەی خۆت ڕابێنی مافەکانی جێبەجێ بکەی. یانی بچووکترین ماف ئەوەیە کە بۆ نمونە ئاو ئێستا لەم کاتی گەرما جاری وهەیە گەڕێکی وهەیە یەک هەفتە ئاوی نییە یعنی معقول نییە تۆ کاتی ئاوتێ تۆ تانکیەکەی خۆت حەقی خۆتە پڕیەکەی دوای ئەو ئاوەکە گرێتە سۆسۆندەکە لەو کۆڵانە خەریکی کۆڵان شۆردن یا ئاوڕشێنکردنی کۆڵانی یا نازام سیارە ئاشۆری بۆ ئاوە ئەنی ئەمە وڵا وتیان قەرارێ دەرچووە لە حکومەت نازانم تا چی حەدی ڕاستە ئەگەر ئەو قەرارە دەرچوو بێ دەستخۆشیان لێ یەکەم من لە خراپەکان زەم یەکەم و باس یەکەم و دا هەواڵی خوایانەکەم بەڵام لە چاکەکانیشە دەستخۆشیەکەم وتیان هەر ئافرەتێ لە کۆڵان بشۆرێ 50,000 دینار غەرامە یەخرێ وەڵڵی هەر ئەگەر ئەو قەرارە ڕاست بێ من دەستخۆشیان لێ حەقی خۆیت بەژن بۆ بڕاتە دەشت و ئاوڕشێن کۆڵان بکە ئاخرە مە گوناحە بابەگە ئەوە هەر هیچ لەولاوەکە نابێ ئافرەت دەرچێت دەشت و قاچ هەڵکا و تەریکی کۆڵان شۆردن بێ ئەوە هەر دروست نییە لەولا شەو تۆ ئاوی دراوسەکەتە سەرفیەکەی یعنی بەڕاستی ئەمە دوو جار گوناحە یا هەیە پیاوە قەفێ شوارە بەوە دەرەچێت دەشت و ئاوڕ عیبە والله